ئەو نەخۆشیەی لە شێرپەنجە ترسناکترە، توشبوانی بەردەوام لە زیادبووندان، کاریگەریەکەی چەند قات ترسناکترە لە قەڵەوی، هاوتایە بە کێشانی ڕۆژانەی پاکەتێک جگەرە، پیری خێراتر دەکات، هۆکارە بۆ توشبوون بە نەخۆشی ئەلزەهایمەر، لە نەخۆشی شێرپەنجە ترسناکترە. ئەم نەخۆشیە ترسناکە زۆر بە سادەیی گۆشەگیریە. پێت سەیر نەبێ کاتێک پزیشکەکان لێکۆڵینەوەیان دەربارەی گۆشەگیری کردووە لەسەر مێش، هەمان کاریگەری ئازاری ئاسایی هەبووە. مانای ئەوەیە هەریەک لەوانەی دەناڵێنن بەدەست گۆشەگیری توندەوە ئازار دەچێژن، وەک چۆن کەسێک شوێنێکی جەستەی بریندار دەبێ یان دەسووتێ و ئازار دەچێژێت. کاتێک بە ماوەیەکی زۆر بە تەنهایی دەمێنینەوە، ئەسکردن بە تەنیایی لە لاشەماندا گەشە دەکات. هەر لاشەمان ئاگادارمان دەکاتەوە کەوا پێویستە نزیک بینەوە لە کەسانی تر. لە دێر زەمانەوە مرۆڤ سروشتی وەهایە کە بە کۆمەڵ دەژی. شتێکی ئاستەم بووە مرۆڤ بە گۆشەگیری و تەنهایی بژی، لەبەر ئەو ئاستەنگانەی تووشی دەبێ کە دەبێتە هۆی لە ناوبردنی. تاک پێویست بووە لەسەری بە تەنها نەمێنێتەوە و پەیوەندی بە یەکێک لە گروپەکانەوە بکات. هەروەها بۆ ئەوەی لەلایەن گروپەکانەوە ڕەت نەکرێتەوە، پێویست بووە لەسەری کەسێکی سوودبەخش بێت بۆ کۆمەڵگە. لەگەڵ پێشکەوتنی شارستانیەت و گۆڕانکاری لە ژیانی مرۆڤەکاندا، لە گروپی بچووکەوە بۆ ناوچە و شوێنی گەورەتر وەک شار، تاک ڕووە و ئەنانیەت و خۆپەرستی هەنگاو دەنێ و هەموو مرۆڤێک هەوڵ بۆ بەهێزکردنی خۆی دەدات. ژمارەی کەسەکانیش لە ژیانی هەر تاکێکدا کەم دەبێتەوە و کوردوتەنی ئۆخەی هەرکەس بۆ خۆی هەوڵ دەدات. بەڵام لەبەر ئەوەی سروشتی مرۆڤ هەروەک خۆیەتی، باواتای ئەوەی ژیان هەرچی گۆڕانکاریەک و پێشکەوتنێک بەخۆ ببینێ، هەر پێویستی بە بوونی کەسانی ترە لە چواردەوری. لەم چەرخە تازەیی مرۆڤایەتیدا کە هەمووی سەرقاڵە، زۆر بە ئاسانی قوربانی بە چالاکیە کۆمەڵایەتیەکان دەدرێت، وەک سەردانکردنی هاوڕێ و خزم و کەسوکار و جێبەجێ نەکردنی سیلەی ڕەحم لەبەر نەبوونی کاتی پێویست. ئەمە بووە هۆی توشبوونی زۆرێک بە گۆشەگیری. لە ئێستادا نزیکەی لە سەدا هەشتای ئەو کەسانەی تەمەنیان لە خوار 18 ساڵیەوەیە، هەروەها ڕێژەی لە سەدا 20 بۆ لە سەدا 40 ئەوانەی کە تەمەنیان هەیە دەناڵێنن بەدەست گۆشەگیریەوە. بەشێکی زۆریش لە خێزانە ڕۆژاواییەکان لەبەرەوەی لە دوای تەمەنی 18 ساڵی منداڵ ئازاد دەکەن بۆ خۆی بژی، بۆتە هۆی بڵاوبوونەوەی ڕێژەیەکی زۆر لە گۆشەگیری لە ناویاندا، بە پێچەوانەی خێزانە ڕۆژهەڵاتیەکان و ئیسلامیەکانەوە کە لایەنی کۆمەڵایەتی هێشتا تیایاندا بەهێزە. لەبەر ئەم هۆکارانە زۆرێک لە ئێستا لەو بڕوایەدان کە گۆشەگیری بووەتە پەتای سەردەم، بۆ ئەوەی بە دوور بیت لەم نەخۆشیە ترسناکە، بەردەوام پەیوەست بە کەسە ئازیزەکانتەوە و ڕۆژانە و هەفتانە پێکەوە کاتی خۆش بەسەر بەرن. ئەگەر کەسێک نیت تووشی ئەم نەخۆشیە بووبی، ئەوە پەیوەست بە بەو کەسانەی تووشی ئەم نەخۆشیە بوون و هەوڵ بدە ببیتە چارەسەر بۆیان.